یانە یاخود ئەو گروپانەی کە لە نێو ئەم دیدارەیە چالاکیەکانی خۆیانەکەن تەنها لە ناوخۆن یاخود لە دەریشەوە میوان بانکێش کراوە. جا قسە و گفتوگۆی زیاترەکەن لەگەڵ کاک عوسمان. کاک عوسمان بانیت باش و سڵاوە لێبێ بۆ هیوایم کە زۆر باش بیت. با یەکسەر بۆ دەست پێ بکەین باسێکمان لە کارەکانی سێمین دیداری شانۆ لە ڕانیە بۆ بکە. سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەرانی کورسات نیوز. دیارە سێمین دیداری شانۆی ڕانیا لەژێر چاودێری بەڕێوەبەراتی ڕۆشنبیری و هونەری ڕاپەڕین و لەلایەن بنکەی ڕۆشنبیری و هونەری ڕانیە بەڕێوە دەچێت. ئێمە لەسەر چەندتە وەرە ئیشەکەین ساڵانە بڵین خۆمان پرۆپۆزەڵێک تەقدیم دەکەین ئیدی بۆ کۆی کارەکانمان هەرچی پەیوەندی بە ئەدەب بە هونەر هەیە جا هونەر بە هەموو کایەکانیەوە کاری لەسەر دەکەین. دیارە لەو فترە زەمانێشم بۆ خۆتان دەزان سەرباری بوونی چەندین قەیرانی جیاجیا ئێمە هەوڵمەدا کار بکەین تا چالاشی هونەری و ڕۆشنبیری و فەرهەنگیەکان نەوەستێ ببورین. یەکێک لەو چالاشیانە دیداری شانۆیە. دیارە ئێمە لە ساڵانی ڕابردوو دوو دیداری شانۆیی کەمان کردووە. یەکەم دیدارمان لە ساڵی 2013 بوو لەسەر ئاستی کوردستانی گەورە. هەموو زۆربەی گروپە و تیپەکانی تێدا بوو، هەر لە ئامەد و هەر لە هەم لە سنە و هەم لە بڵین لە کوردستانی باشوور زۆربەی شارەکانی تێدا بوو. لە ساڵی 2020 دووەمین دیدارمان ئەنجامدا، ئەویشان هەر لەسەر ئاستی کوردستانی باشوور بوو، زیاتر لە 10 گروپ تێیدا بەشدار بوو. خۆشبەختانە ئەو ساڵ تەقدیممان کرد کە دیداری سێم بکەین. ئەم ساڵیش خۆتان دەزانن قەیرانێکی قوڵی دارایی هەیە، نەمانتوانی بەڕاستی ئەو گروپ و تیپانە بەشداری پێ بکەین. 5 گروپ بەشدارن، هەر لە گروپی کفری، کەرکووک، پیرەمەگرون، ڕانیا، قەڵاتجێ. باش بەڵێ کاک عوسمان، ئەم گروپانە خۆیان پەیوەندیان پێوە کردوون یا خۆتان بانکتان کردن و داواتان لێ کردوون کە بەشدار بن لە دیداری لە سێمین دیداری شانۆی ڕانیە؟ بەڵێ نا، ئێمە پێشتر ئاگاداری بڵاو دەکەینەوە، ئاگاداریمان بڵاو کردەوە، بەڵام شتەکەمان چۆن دەڵێ مەحدود کرد. یعنی هەر توانای ئەوەمان هەیە کە بتوانین 5 گروپ داوەت بکەین و بۆی بتوانین کارەکە وە خۆی بڕۆ هەم بتوانین خزمەتیان بکەین. دەنا دواتر بەڕاستی لە هەڵەبجە، لە سلێمانی، لە هەولێر هەموو ئەو گروپ تیپانەی کە هەیە زۆریان پێخۆش بوو کە بەشدار بن، بەڵام بداخەوە لەبەر ئەو قەیرانانەی کە باسم کرد نەمانتوانی. باشە، ئاخر قەیرانە داراییەکە یعنی لە چ ڕوویەکەوە ئێوە ئەمە حکوومەتی هەرێم سپۆنسەرتانە، وەزارەتی ڕۆشنبیری سپۆنسەرە، هاوکارتانە، بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هاوکارتانە، یعنی قەیرانە داراییەکە چی بوو؟ ئەگەر وایە نەتانەتوانی ئەم دیدارە دوا بخەن بۆی گەورەتر و فراوانتری بکەن و زۆری گروپە هونەریە شانۆیەکانی هەرێمی کوردستان بەشدار بێ، یاخود هەر مەبەستان بوو کە ئیشەکە هەر بکرێت ئەگەر کەمیش بێت؟ بەڵێ ئێمە مەبەستمان بوو کارەکە بکرێت. دیارە ئەو پرۆپۆزەڵی ئێمە تەقدیممان کرد بوو لە مانگی نۆی 2024 بوو. ئێستا نەبوو. بەڕاستی چکوە بۆ فیستیڤاڵی شانۆیی یان با بڵین بۆ دیداری شانۆیی ئەمە کاتمان دانابوو. ساڵەکانی تر با بڵین لە مانگی 5 کردومانە یان لە مانگی 10 کردومانە. بەڵام ئەوەی بەردەست بوو توانیمە هەر ئەوەندە بکەین لە ئێستادا. باشە کاک عوسمان، ئەو گروپە شانۆیانەی کە بەشداریان کردووە مەرجدانرا بۆ وەرگرتنی ئەم گروپە شانۆیانە یاخود بەبێ مەرج بوو هەموو گروپێکی شانۆی دەیتوانی بەشداری بکات؟ نا، ئەو دیدارە ئێمە مەرجی تێدا نییە، بەڵام پێشتر ئێمە داوای دەقە هونەرەکانیان لێ دەکەین. ئان دەقەق بێ کە گونجاو بێ بەڕاستی بۆ پێشکەشکردن ئاساییە، تەنزی تێدایە، ڕەخنەی تێدایە، بەڵام بابەتێک بێ لە چۆن دەڵێ
لەگەڵ کللتوری ئێمە بگونجێ و لەگەڵ سەردەم و زروف و ئەوەی ئێستاش بگونجێ. باشە هیچ لیژنێکێک کاک عوسمان بۆی بتوانە پێش ئەوەی کە ئەم گروپە شانۆیانە یاخود چیرۆکەکانیان وەربگیرێ پێداچوونەوە بۆ بابەتەکانیان دەقەکەی کە باز لە چی دەکات چیرۆکەکەی هیچ لیژنێک هەیە کە ئەم کارانە بکات؟ بەڵێ خۆشببختانە لیژنەمان هەیە کەسانی زۆر باشی لێ لە ڕانیە هەرچەندە من خۆم شانۆکار نیم وەکو باسم کرد من لێ پسرای بنکەی ڕۆشنبیری و هونەری ڕانیە مە دیارە ئەمە لەسەر هەموو تەوەرەکان ئیش دەکەین بەڵام بەڵێ خەڵکی زۆر باشی لێ خەڵکی زۆر شارەزای لێ شانۆکاری زۆر باشی لێە ئێمە ئەوان ڕادەسپێرین لیژنەیەک دروست دەکەن شەر نییە هیچ دەقێکمە هەتا ئەسە ڕەفز نەکراوە با بڵێ وەڵایی دەقێک هات بێ بەڵام لەوانەیە تێبینی یەک سەرنجێکی بچووکمان هەبوو بێ ئاسایی وەرماگرتووە و پێمان گوتنەوە ئێستا ئەو 5 گروپە نردویانە هەر هەمویان وەرگیراون و هیچ کێشەیەکیان نییە. مادام وایە کاوسمان با تۆزێک بە گشتی باسی هونەر و چالاکیە هونەریەکانی ڕانیە بکەین کە جەنابەت بەڕێوەبەری بنکەی ڕۆشنبیری و هونەری ڕانی ساڵانە لە ڕانیە فەستیڤاڵی کەلتورە جیاوازەکان ئەنجامەدرا خۆ بڵێن کەلتوری گەلان ئەنجامەدرا ئەو فەستیڤاڵە بەکوێ گەیشتووە بەردەوامە یاخودەویش بە بۆنەی قەیرانی داراییەوە کارەکانی ڕاگیراوە؟ وەڵا بەداخەوە هەرچەندە فیستیڤاڵی کولتورە جیاوازەکان پەیوەندی بە ئێمەوە نییە دیارە ڕێکخراوێک دیکردکە لە ڕانیەیە بەڵام حتمما ئەوی شەر پەیوەندی بۆ قەیرانە قوڵی کوردستانەوە هەیە کە ئەوە زیاتر لە 2 ساڵە ئەنجام نەدراوە. یعنی ئەو فێستیڤاڵە گەورەیە کە ئاکرا هیچ پەیوەندێکی بە بەڕێبەرایەتێکی ئێوە نەبوو ئێوە هیچ ئاگادار نابوون کە ئەم کار و چالاکیانە چۆنەکرێت چۆن میوانەکان بانگێشتەکرێن لە چه وڵاتێکەوەیە ئەو ڕێکخراوە خۆی ئەی کرد و خۆشی کۆتایی پێێنە وایە مەبەست لەوەیە؟ مەبەستی من ئەوەیە من چۆن دەڵێن بنکەیەکی ڕۆشنبیری هونەری ڕانیە من سەرپەرشتی قەزای ناوەندی ڕانیەکەم دیارە بەڕێوەبەرەتیمان هەیە ئێمە بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری و هونەری ڕاپەڕین دەکرێت لەگەڵوان تەنسیقێک هەبوو بێ بەڵام ئەوەی من بزانم ئەو سنتەرە خۆیان ئەو ڕێکراوە کۆمەکیان کۆ دەکردەوە پارەیان کۆ دەکردەوە جا چ لە حکوومەت چ لە کەسایەتە سیاسەکان لە چ کۆمپانیا و ئەوانە کە سپۆنسەریان دەکردەوەی من بزانم هەر ئەوە بووە. باش ئەو گروپە هونەریانەی کە ئێستا لە ڕانیە هەن هیچ پەیوەندیان لەگەڵ ئێوە هەیە بە تایبەت ئەوانەی کە کاری مۆسیقیەکەن ئەو گروپە چالاکانی کەن چەندین گەنجی چالاک و ئەکتیڤی هونەرمەند و هونەردۆسێ لە سنووری ڕانیە ینی ئێوە هیچ پشگیریەکانەکەن ئەگەر پرۆژەیەکیان هەبێ ئەگەر کۆنسرتێکیان هەبێ من بۆیە حەزم کردیانی هەم لەسەر سێمین دیدارەکە کە قسەما کردەوە جەنابیش بەڕێبەری ئەو بنکەی بۆی بە گشتیش باسێکی هونەری ڕانیە بکەین. بەڵێ ئێمە کۆنتاکتێکی زۆر باشمان هەیە هەم لەگەڵ مۆزیسیان و لەگەڵ هونەرمەندانی شانووە هەم لەگەڵ هونەرمەندانی شێوەکار لەگەڵ دەستەی ئەدەبی و فەرهەنگی ڕانیە لە ناو هەمویان ئێمە دەتوانین با بڵێن کارمان کاری بەیەکەوەیمان هەیە ئێمە بۆ نمونە گروپی تیپی مۆزیکی ڕانیە هەیە کە لە ساڵانی هەشتاکانەوە ئەو گروپە هەیە ساڵی 2020 لە ڕێگەی ئێمەوە با بڵێن 3 گۆرانیمان بۆ تۆمارکردن هەر 3 گۆرانی کەشمان بۆ کلیپکردن هەم زۆر جار کۆڕی ئەدەبی دەکەین ئێمە کتێب چاپ دەکەین ئێمە کۆنسێرتی موزیک و گۆرانی دەکەین خۆشبەختانە ئەو گروپەی ڕانیە لەو شانۆیە بەشدارە هەر خۆیان ناویان لە خۆیان گروپی بنکەی ڕۆشنبیری و هونەری ڕانیە بۆ شانۆ. کاگۆسمان هەموو چالاکیە بە خۆشحاڵی و ئەنجام دەدرێت لە ڕانیە وەکو خۆت ئاماژت بێتە میوزیک دەرکردنی کتێب کۆمەڵی چالاکی تری هونەری و کللتوری لە ڕانیە بەڕێوە دەچێت هۆڵێکی گەورەتان هەیە بتوانرێت سەرجەم ئەم چالاکیانی تێدا ئەنجام درێ یاخود کەم و کورتیتان هەیە لەو بارەیەوە؟ بەڵێ خۆشبەختانە ئەو ساڵ لە یادی ڕاپەڕین لە ڕۆژی 5 هۆڵێکمان بۆ کرایەوە
بەڵام سەرباری کەم و کوڕێکان ئێستا بۆ نمونە ئەمە بە سبەی دەستپێکی چالاکیەکانمانە لە سێمندیداری شانۆ و ڕانی هەتا ئەستا پەردەی نییە، ینی پەردەی نییە بۆ شانۆ. بەڵام میدیەگە وەرگیراوە قوبوڵ کراوە دەبێت خۆمان معالەجەی بکەین، خۆمان شتێکی بکەین. نەوەڵا دەنا پێشتر هیچ هۆڵەیەکی شیاومان نەبوو، دەبووە تەکلیفمان لەولا کردبایان ئەو هۆڵە ئەهلیانەمان بەکرێگربایە بۆ کار و چالاکیەکانمان. باشە. چەند ڕۆژ بەرداوام دەبێت کار عوسمانەکەوە چاگەربانی دەست پێ دەکات چەند ڕۆژ بەرداوام دەبێت ئەم دیدارە؟ ئەم دیدارە 2 ڕۆژ بەردەوام دەبێ، ڕۆژی 29 مانگ و 30 مانگ بەردەوام دەبێ. چکردنەوەکەی ئیما هەر ئەوە نییە با بڵێن هەر شانۆ نییە، دیارە دەستپێکەکەی با گۆرانی و موزیکە، دواتر 2 شانۆ دەڕوا بەیانەکەی دوای نیوەڕۆیەکەی 3 شانۆی تر دەڕوا، بۆ شەوەکەی سیمینارمان هەیە بۆ ڕۆژی ڕۆژی دووهەم تابلۆیەکی هەڵپەرچێمان هەیە و کۆتایی دیدار ڕادەگەین کە دەست دەکەین بە دابەشکردنی خەڵات و ڕێزلێنانەکان. باش باسی سیمینارت لە ناو دیدارەکەیە کاک عوسمان، ئەو کەسانەی کە سیمینارەکان پێشکەشەکەن کەسانێکن کە خۆتان هەڵتان بژاردون یا خۆت کەسانی دیاری هەرێمی کوردستان و شانۆکارە کوردەکانن کە لە نێو ئەو دیدارەیە بتوانن سیمینار یا خۆت کۆنفرانس پێشکەش بکەن؟ بەڵێ ئێمە خەڵکمان بانگێش کردووە با بڵێن لە سلێمانی، لە هەولێر، لە کۆیا. خۆشبەختانە مامۆستا ڕێباز محەممەد زەزا کە لە سلێمانیەوە دێ سوپاسی دەکەم ئەو ئەرکە دەچێشێ ئەو سیمینارەکە پێشکەش دەکە. بەڵێ سیمینارەکەش هەر لەسەر گرفتی شانۆی و شانۆکاریە؟ بەڵێ لەسەر گرفتی شانۆ شانۆکاریە و بۆ خوێندنەوەیەکیشە بۆ ئەو کار و چالاکیانەی کە با بڵێن لەو ڕۆژەیە پێشکەش دەکرێت. باشە کاک عوسمان، ئەمە سێهەمین دیداری شانۆیە لە تەڤەری ڕاپەڕین بەڕێوە دەچێت. جیاوازی دەبێت ئەم ساڵە چاو ساڵەکانی ڕابردوودا لە چاو دیدارەکانی دیکەتە ئەگەر جیاوازی دەبێت جیاوازیەکان چی دەبێت لە چاو ساڵەکانی ڕابردوودا؟ وڵی من هیچ جیاوازێک نابێنین، بەڵام ئێمە دەتوانین بڵێن ئەمە ئامانجمان لە سازدانی ئەو دیدارە بەگەڕ خستنەوەی جموجۆڵی بواری شانۆیە و هەروەها مەبەستمانە شانۆکارانی ڕانیە و دەبەری ڕاپەڕین ئاشنا بکەین لەگەڵ شارۆکارانی ناوچە جیاوازەکانی کوردستان بۆ بینینی توانا و ئاستا هونەرەکانی یەکتری. بەڕاستی من جیاوازێک نابینین. وێ دەکەین کارەکانتان زیاتر بە جیاوازی باشتر بەرەوە پێش بچێت. کاک عوسمان باسێکمان لەوە بۆ بکە بزانین ئایا پلانتان هەیە ساڵانی داهاتوو لە شارەکانی تری هەرێمی کوردستان ئەم دیدارە ئەنجامبن یاخود تەنها ئەم دیدارە بۆ دەڤەری ڕاپەڕینە؟ ناوەڵا ئێمە وەکو پێم وتی ئێمە سەرپەرشتی کارە هونەری و ئەدەبیەکانی سەنتەری شاری ڕانیە دەکەین. ئێمە مەبەستمانە چۆن دەڵێ هەر شارە و بە شتێک ئەناسرێتەوە بڵێن ساڵانە کار و چالاکی ئیدی ئەدەبی بێ هونەری بێ تێدا دەکرێت. ئەمەش دەمانەوێت هەم چۆن دەڵێ جەماوەرە ئەو جەماوەرێک کە تینووی شانۆیە دانەبڕێ لە شانۆ هەم شانۆکارانیشمان بتوانن نمایشی خۆیان بکەین. دەمانەوێت ساڵانە بەردەوامی بۆ دیدارە بدەین. باشە دەست خۆش کاک عوسمان، سوپاس بۆ تۆ، سوپاس بۆ عوسمان ڕەسوول بەڕێوەبەری بنکەی ڕۆشنبیری هونەری ڕانیە کە ڕاستە و خۆ لە ڕانیەوە لەگەڵمانە. سوپاس.